باشە دەمەوێت کە گفتوگۆی زیاتر بکەم میوانم دەبێت دکتۆر عەلا عەبدولکەریم شارەزای سیاسی و استراتیژی ئەمریکا لە ئەستێدە لەگەڵ من ئامادەیە. دکتۆر عەلا زۆر بەخێر بێی. وەک چۆن لە ماوەی ڕابردوودا دەیانگوت کە شەڕی غەزە شەڕی رووسیا و ئۆکرانیای بیر بردینەوە، ئایا ئەم هێرشانەی سەر دەریای سوور دەکرێت شەڕی غەزەمان لە بیر بەرێتەوە؟ تۆ بۆچونت چیە لەم بارەیەوە؟ باڵێ زۆر سپاس بۆ ئەو میوانداریە و سڵاو لە ئێوە و لە کەناڵە بەڕێزەکەتان لە ڕاستیدا جەنگی غەزە جەنگێکی گەورەیە و کاریگەریە استراتیژیەکانی لەسەر هەموو لایەنەکان زۆرە بۆ سەرناوچەکە لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە بۆ حەربی غەزە زۆر شتی استراتیژی شاراوە ئاشکرا بوون کە هەندێک وڵاتانی ناوچەکە دەیشارنەوە لە بەتایبەت سەبارەت بە ئێران ئەو یاخود ئەو استراتیژیەتانەی کە ئەمریکا پەیڕەوی دەکات و وڵاتانی ڕۆژئاوا لە ناوچەکە پەیڕەوی دەکەن و لە ڕاستیدا ئێمە بینیمان چەندین گۆڕانکاری لە ناوچە کاتنە ئاراوە لەوانەش گۆڕانکاری سیاسی یاخود هەندێک گۆڕانکاری دیکە لە ڕووی پاڵپشتی لۆجستی چ لە بۆ ئیسرائیل یاخود لە بۆ غەزە و بینیمان کە هەموو وڵاتانی جیهان پاڵپشتیان لە جەنگی دژ بە حەماس کرد. ئەم هەموو دەستەواژانە وەک زانراوە لەلایەن هەموو لایەنەکانەوە زانراوە چ بە گوێرەی بانگەشەکان وڵاتان کە حەماس لەلایەن وڵاتی ئێرانەوە پاڵپشتی دەکرێت هەروە ئیسرائیلیش لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێت بەڵام هەڵوێستەکانیشمان بینی هەڵوێستی نێودەوڵەتی هەڵوێستی عەرەبی ئەوانە جۆرێک لە لەرەلەری تێدا بوو ئەو پاڵپشتیانە و هەروها بینیمان کە چی ڕوویدا لە غەزە و لە 7 ئۆکتۆبر بینیمان کە چی ڕوویدا ئەو هەروەها گۆڕینی استراتیژیەتی جیهان بەرامبەر بە ناوچەکە زۆر لایەنی نهێنی تێدا ئاشکرا بوو. ئێستا گۆڕاوەکان کاریگەریان گواستراوەتەوە بۆ سەر ناوچەی دەریای سوور. ئێستا ئەو ناوچەیە بە ناوچەیەکی نوێی ڕوبەڕووبوونەوە بەریەکەوتن دادەنرێت کە ئەمەش بەوە ناو دەبرێت کە وایە ئێران توانویەتی لە ڕێگە ئەو استراتیژیەتەوە جەنگەکە لە غەزە دوور بخاتەوە و بیبات بۆ ناوچەی کەندا و ناوچەی دەریای سوور. هەروەها دەبینین کە گروپەکانی بەرەی مقاومەش چی دەکەن بەرامبەر بە سەربازیەکانی ئەمریکا. ئێران لە یاریەکی نوێی دەست پێ کرد کە بینی کە ئێران تێیدا تۆمەتبار دەکرێت لە هێرشەکانی سەربنکە سەربازیەکانی ئەمریکا و هەروەها بینیمان کە چەندین جار بەرەی مقاومە لە ناوچەکە چەند پێگەیەکی ئیسرائیلیان لە ناو ئیسرائیل کردوتە ئەمان. دکتۆر یانی هێرشی حوسیەکان لە دەریای سوور هێندە هێرشی گەورەیەکە هاوپەیمانیەکی بیست دەوڵەتی بۆ پێک بهێنرێت یاخود ئەمە دیوی دووەمی هاوکێشەیەکیشی هەیە؟ لە ڕاستیدا من زۆر بە ڕاشکاوی قسە دەکەم بۆ ئەوەی بە ئێمە وەربین بەرامبەر بە جیهان و بە جەماوەر لێرەدا دیدگایەکی نوێی ئەمریکا هەیە کە پێویستە ئەمریکا لە ناوچەی دەریای سوور هەبێت. باڵێ لێرە تەکتیکێک هەیە بەڵام من باسی تەکتیکی حوسیەکان دەکەم لە ماوەیەکی دیاریکراودا گەمارۆدرا بوون لەلایەن سعودیە و وڵاتانی دیکەوە. بەڵام لە دواییدا کە بینیمان کە ئەمریکا و وڵاتان ئەمە بوای کرد پاشەکشەی ئەمریکا وڵاتانی کەندا و لە ناوچەی دەریای سوور وای کرد کە ئەو گەماروێ لەسەر حوسیەکان هەڵسێت و ئەوان باڵادەست ببن لە ناوچەی دەریای سوور. بۆیە من داڵێم کاریگەریەکانی حوسیەکان لەسەر ئێستا توانیویانە خۆیان هەژبوونی خۆیان بەسەر ڕەوتی هاتوچوو لە دەریای سوور بسەپێنن وەک دەشزانین کە نزیکەی لە سەتا بیستی ڕەوتی بازرگانی نێودەوڵەتی جیهانی لە ڕێگەی دەریای سوورەوە دەکرێت
و دیدگای وڵات جیهانی نوێژ پێویستە ئەوان بیر لەوە دەکەنەوە کە پێویستە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ناوچەی کەندا و ناوچەی شەرق ئەوسەط هەمووی واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکرێت لەو هاوکێشەیەشدا هەر یەک لە فەڕەنسا و ئیتالیا و چەندین وڵاتی دیکە بەشدارن بۆیە بوونی ئەمریکا لە ناوچەکەەوە تا بوونی هاوپەیمانی ناتۆ لە ناوچەکە لە دەریای سوور ئەمە هەموویان پەیوەندیان بە یەکەوە هەیە و لینکی دانەبراون لە یەکتر و هەروەها توانیویەتی لە ڕێگای و استراتیژیەتەوە ئەمریکا وڵاتانی ڕۆژاوا بگانە نێو قۆڵایی وڵاتانی کەندا و ئەوەش لە چوارچێوەی استراتیژیەتی نوێی ئەمریکا دکتۆریانی هەروەکو تۆش گوتت ینی دەگوترێت کە هێرشی حوسیەکان ئێستا لە وەڵامدانەوەی هێرشەکانی ئیسرائیلە بۆ سەرکەرتی غەزە بەڵام ئەوەی کە لە دەریای سوور ڕوو دەدات ینی بۆ نمونە هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتێکی چینی بووە خۆچین پشتیوانی لە ئیسرائیل ناکات یاخود لە نزیک کەشتێکی ڕووسی درۆنێک کەوتۆتە خوارەوە. ئەمە بەوە ناو دەبرێت لە چەمکی سیاسی بە بەرژەوەندی ناو دەبرێت واتە لێرە دەنەکۆکی هەیە لە ناوچەکە لە ئێران لە میدیا و لە هەموو جیهاندا ئەوە باوە کە لەسەر ناوچەکە ناکۆکیەک و ململانەیەک لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە و ئێران بەوە ناسراوە کە پاڵپشتی لە هێزێکی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەکات بەڵام لێرەدا خزمەتکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا هەیە هەروەها لێرەدا ڕێکەوتنێکی ئەمریکی ئێرانی بانەی شارینەوە هەیە ڕێکەوتێکی ژێربەژێر لەسەر هەندێک لە بەرژەوەندیەکان و بەرژەوەندی هەردووگلایەن ئەمە ئەوەی پەیوەندی کە پەیوەندی بە خزمەتکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئێرانەوە هەیە ئەوە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام وەک بینیشمان کە بە هۆی هەژمونی ئێران لە ناوچەکە ئێران چەندین هێرشیان یاخۆت دەتوانین بڵێن کە پاشکۆکانی ئێران چەندین هێرشیان ئەنجامدا بەڵام ئەمریکا بێدەنگی هەڵبژار لە ناوچەکە بەڵام ئەوەی گرنگە بەلای ئەمریکاوە پارێزگاریکردنە لە بەرژەوەندیەکانی ئیسرائیل و هەروەها پارێزگاریکردن لە بەرژەوەندیەکانی ئەمریکا بەڵام وەک بینیشمان کە لە هەولێر و لە سووریا و لە چەندین ناوچەی دیکە بنکەکانی ئەمریکا کراونە ئامان جا بۆچی ئەمریکا بێدەنگ بوو بەرامبەر ئەو هێرشانە تا ڕادەیەک ئێمە استراتیژیەتێکی ناڕاستەوخۆ هەیە هەندێک لایەن هەیە کە کاریگەری بەهێزتریان هەیە لە بۆ سەر ناوچەکە بەڵام پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا ئەوەی ئێستا دەگوزارێت چ کاریگەریەکی لەسەر ئایندە دەبێت ئێمە خەڵکی ناوچەکەین ئەو گەلانەی کە لە ناوچەکەدا دەژین لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوە هێشتا تێنەگەیشتون کە ئەمریکا و ئێران چیان دەوێت بۆیە ئێمە پێویستە ئامانجەکان دەستنیشان بکەین بۆ ئەوەی بتوانین چۆن مامەڵە لەگەڵ هەر یەک لەو دوولایەنانە بکەین خواستی ئەمریکا لەسەر ئەوەیە کە پێویستە نەخشەی ناوچەکە بگۆڕێت بۆ ئەوەی لە بەرژەوەندی خۆیدا بەکاری بهێنێت لێرە هەندێک گۆڕانکاری استراتیژیە عێراق زۆر لینکی جیاواز هەیە بۆ عێراق ئەو گۆڕەکانێکە لە ئەو پلانێکە بۆ ناوچەکە هەیە ئێمە ئێستا ئەگەر سەیری دۆسیەی غەزە بکەین زۆر شتمان بۆ ڕوون دەبێتەوە ئابێنین کە چۆن بەرەی مقاومە پاڵپشتی لە حەماس دەکات ئەوان چەندە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی عێراقیش هەیە لە عێراقدا هۆکاری زۆر هەیە ئێمە دوورین لە غەزە لەلایەکەوە بەڵام هەندێک گروپی چەکداری سەر بە ئێران دەیانەوێت عێراق ببەنە پەرکێشی ناو ئەو ململانەیە بکەن لە ڕاستیدا کە عێراق بۆ ئەوەی ئێمە ڕاشکاوانە قسە بکەین لەو ئاسەدانیە کە توانایەکی سەقامگیر و ئەمنی و سیاسی هەبێت یاخۆت وڵاتێکی بەهێزی لە ڕووی وڵاتێکی بەهێزی وەک ئیسرائیل بوەستێتەوە کەواتە پەرکێشکردنی
عێراق بۆناو ئەو جەنگە بەڕاستی کاریگەری زۆر نەرێنی لەسەر سیاست و زۆر سپاس دکتۆر عەلا عەبدولکەریم شارەزای سیاسی و استراتیژی ئەمریکا زۆر بەخێر بیت. شكرا. دەست خۆش.